سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان. ئەم شەو لە پانۆراما لەگەڵتانین بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. بەداخەوە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا گەلی کورد قەتماغەی برینێک هەڵدەداتەوە کە لە مێژووی کورددا پەڵەیەکی ڕەشە و ڕابردوویەکی تاڵە. هەر یەکێک لێەوە دەزانن کە سیوێکی ئاب ڕۆژێکی چەند پڕ لە میحنەت و مەینەتیە بۆ هەموو خەڵکی کوردستان بەگشتی بەبێ ڕەنگی جیاوازەکان. ئەوەی کە جێگەی خەم و داخەیان جێگەی تێڕوانی ناوەیە بۆچی لە سیوێکی ئابدا نەمانتوانیوە ئەزمون لەم خیانەتە لەم ڕابردووە تاڵە وەربگرین و بیکەین بە هەوێنی چارەسەر بۆ ئایندەمان بۆ چارەسەرکردنی ئەو کێشە چەق بەستوانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەن و خەڵکی ڕەشوڕووتی ئەم وڵاتە ئەم هەرێمی کوردستانە پێوەی دەناڵێنن. لە هەمووی سیرترەوەیە کە حەزبێکی سەرەکی لە هەرێمی کوردستان، پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی میدیا، لە ڕێگەی کادران، لە ڕێگەی هەر یەکێک لەوانی کە خۆیان بە خاوەندارەتی بۆ ئەم حەزبە دەگێڕنەوە و خۆیان بە پارتی دەزانن بە شانازی و باسی ئەم ڕۆژە دەکەن کە دەبوو بەڕاستی پێچەوانەکەی بواە و هەوڵیان بدایە بۆی کە ئەمە لە بیری خەڵکی کوردستان بەرنەوە. دەمەوێت ینی قسەی زیاتر بکەم لەسەر ئەم بابەتە تاکەی شانازیکردن بە خیانەتێک ئایا لە کوێی کوردایەتیدا جێگی بووەتەوە شانازیکردن بە خیانەتێکەوە. لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیوانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵما. کاگارە زۆر بە خێربەی سوپاس بۆ ئامادەبوونی جەنابە. هەروەها لە بەغداوە ڕاستەوخۆ خاتۆ ڕابێحە حەمەد ئەویش وەک ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵم دەبێت خاتون جەنابیشتان زۆر بە خێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک ئاراس دێمە لای جەنابەت، دەکرێت شانازی بە سیوێکی ئابەوە بکرێت؟ پێشەکی سڵاو ڕێز بۆ درود و بۆ گیانی پاچی شەهیدانی سەربەرزی ڕۆژی خیانەتی سیوێکی ئاب کە پێشمەرگە قارەمانەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرگریەکی تۆکمە و ئازانیان لە شاری هەولێری قارەمان و پایتەختی هەرێمی کوردستان کرد کە دوژمن شاردی بۆ هێزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان باز دەکرد و سڵاو ڕێزم بۆ خوشی بەڕێزمان ڕابحە خانە. دیارە ڕۆژی سیوێکی ئاب بەرەبانی سیوێکی ئاب پارتی دیموکراتی کوردستان و چەندین هێزی جیاوازی ڕژێمی بەعز کە پێک هاتبوو لە گاردی کۆماری و چەندین فەرقەی جیاجیا و هێزە قواتی خاسە و کەتائیبی مەدفەعی و دەبابەت پەلاماری شاری هەولێریاندا و لە ئەنجامە دەیان شەهید و بریندار و کە تا عسرەکەشی شەڕێکی قارەمانانەی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرگریکردن لە هەولێر، بەڵام بەداخەوە بەهۆی چڕی دەبابەکانی ڕژێمی بەعز کە لە هەموو لە جیهەتی کەرکووکە لە منتیقەی ڕێی مووسڵ و خەباتە لە هەموو شوێنەکان پەلاماری شاری هەولێری خۆشەویستیاندا و لە ئەنجام توانیان ئەو هەموو زیاتر لە 1000 دەبابە بێن داخلی شاری هەولێر بن و پەرلەمانی کوردستان بەرتۆپی دەبابەکانی ڕژەی بەعز بکرێتەوە. دیسانێ خیانەتێکی گەورە و لەبیر نەکراوە. ئەم ڕۆژەیە هیچ کەسێک وجدانی هیچ کوردێکی بە شەرەف ناتوانێت بڵێ ئەمە ڕۆژی خیانەت نیمە، خیانەتێکی مێژوویە کە گەڵانی ناوچەکە و هەموو دنیا دەزانێت کە ئەمە خیانەتێکی یەکجار گەورە بووە، غەدرێکی گەورەی مێژووی بوو کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە میلەتی کورد کرا. لە پای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕش نوێی گەڵەکەمان بنیادنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەت بوو، ئەمە پاداشتەکەی بوو کە بە خیانەتێکی گەورە ئەم پێشمەرگە قارەمانانە چەندین ساڵ چەندین دەیە لە خەبات و قوربانیدان بۆ ئازادی میلەتێک، بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان و دروستکردنی قەواری هەرێمی کوردستان، پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پاداشتەکەی ئەوە بوو دەستێک هەڵ بکەن لەگەل دوژمنان و نایرانی کورد و بێن بە دەبابە و مندەڕعا بەدایان زۆرە چەک و دایان هێزی جیاجیا و گاردی کۆماری و لە وەزیری دیفاع تا بگرە گەورەترین هێز و بەرپرسەکانیان بەشداریان لەم ڕۆژە ڕەشە کرد. بۆیە ئەم ڕۆژەیە کەس ناتوانێت لە مێژووی میلەتەکەمان ئەم ڕۆژە ناخۆشە بژێتەوە. من لە بیرم دێک ئەم کاتە گچکەش بووم
خەڵک وەکو تعزیێمانێک بوو خەڵکی سادەی پارتیش پێیان ناخۆش بوو کە ئەم شێوازە خراپیان بینیوە هیچ کەسێک وجدانی مرۆڤایەتی وجدانی کوردایەتی خەت دەما لەبیر ناکرێەوە ڕۆژێک بوو کە تازیێبارانی هەموو میلەتی کورد بوو لە هەر پارچەکانی تر بووە ئەم ڕۆژە پارتی دموکراتی کوردستان وەکو هەموو ڕۆژەکانی تریش کە لە ڕابردوو چەندین مێژووتری تاڵی ڕەشیان هەیە لەگەڵ میلەتی کورد و هەمیشە بوویتنە گرەی سەرەتانی دەرونی لەسەر ئەم میلەتەوە لێ ناگەڕێن ڕۆژێک لە ڕۆژان ئەم میلەتە بەبێ ئازار بژیروە بگرن لە لێدانیان لە سەرۆک عشیرەتەکان لە هەرێمی کوردستان لە بادینان لە سۆران لە هەموو شوێنێک و دوایەوە سیوێکی ئاب لە ئاژبەتال کۆمەڵێک ینی مێژووی تاڵیان هەیە لە دوای سیوێکی ئابش ئەگەر باسی بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان لە دوای گەڕانەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای چ ڕۆژ خۆڕێخستنەوە کە هاتن شاری سلەیمانی و سەرجەم شارەکانی تریشیان بەبێت تەقەت جێهێش تەنانەت فریان نەکەوتن بە ڕێگای کوێژدا بچن بە ڕێگای دیسانی بەنا حکوومەتی عێراق فریان کەوتەوە بە کەرکوو گەڕانەوە بۆ هەولێریشیان چۆر کردهاتن بۆ بادینان و شوێنەکانی تر چونکە پارتی ئەگەر هێزی عێراق یان هێزێکی گەورەی لەگەڵ نەبێت هیچ جارێک نەیتوانێ لە هیچ شەڕێکە براوە بێت بۆیە دوای ئەو هەمووە دووبارەش لە ساڵی 1970 دیسانێ کە حکوومەتی عێراقی ماندی بوو پێوە گوتی بە سەیتر دیسانێت چون پەنام بۆ هێزی تورکیا بەر دەبابەکانی تورکیا تارەکانی تورکیا و ئێستاش قاعیدەکانی تورکیا ماون لە هەرێمی کوردستان بۆ دیسانێش چەندین شەهید و برینداری خارەمان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە ئەم مێژوانە لەبیر خەڵکی هەرێمی کوردستان ناچێت و کارەساتی ناخۆشە ڕۆژێکی ڕەش بووە بۆیە ئێمە دەبیت هەلە لە کەم و کورتەکانی مێژوو هەڵە لە ئەم خیانەتانی کە لە ڕابردوو کراوە هەڵەوە بگرین جارشتی بەردەوامیدان خۆی خەتەرەکەی گەورە ئێستا کە ئێمە وەکوێژێتی نیشتیمانی کوردستان باز دەکەین قەت حەز ناکەینەوە بچین لاپەڕە ناخۆشەکانی مێژووی میلەتەکەمان هەڵدەینەوە چونکە میلەتە زۆر ماندووە بە دەرب کۆمەڵێک مەشاکلی داخلی لە هەرێمی کوردستانە کە لە هەبووە لە سەردەمی مینیشتەکانە تا ئێستا ئەم شتانە بەردەوام بووە لە ناوکرد بۆیە ئێمە وەکوێژێتی نیشتیمانی کوردستان قەت هەمیشە نەمانویستۆ بین ئەم قەتماغانە هەڵدەینەوە بتوانین برینەکان قوڵتور بکەینەوە چونکە ئەمڕۆ سیوێکی ئابە چەندین ماڵە شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان فرمێسێکدا دەڕێژن بۆ ڕۆڵەکانیان کە لەژێر پێی زنجیرەکانی دەبابەی ڕژێم باز شەهید کراون بۆیە دەمانەوێت پارتی دیموکراتی کوردستان و هەموو خەڵکی تریش دەرز لە مێژووە وەربگرن شانازیکردن بە سیوێکی ئاب گەورەترین خیانەتە تاوانێکی گەورەیە ئەگەر ڕۆژێک بێت و حکوومەتی هەرێمی کوردستان مؤسساتی باش و پەرلەمانی باشێبی دەبی تەحریمی ئەم ڕۆژە بکە کە خەڵک باسی بکرێت وەک ئەو خەڵکانش دادگایی بکرێن کە بەشدار بوونە یان ئەو خەڵکانە دادگایی بکرێن کە ڕۆژێک لە ڕۆژان باسی سیوێکی ئاب بکرد کە بە مێژوویەکی جوان وەسف بکەن بۆیە ئەم مێژوانە کە میلەتەکەمان پێچەوسایتەوە کە میلەتەکەمان بۆ ماوەی چەند ساڵێک بوو 5-6 ساڵێک بوو کە لەژێر ئەزمموی حکومڕانیەکی خۆی بووە لە هەیمەنە و لەم کێشانەی لە ڕۆژانی گرتنی ئەمن و استخبارات نەجاتی بۆ دیسانی خەڵک ئەم تارمایە ناشرینەی دیسانی هاتەوە پێشی بۆیە ئەمە پێمان وایە ئەم ڕۆژە کارەساتێکی گەورەیە مێژوویەکی ڕەشی پەلێکی ڕەشەرینی و چەوانی بەکەرانی و هێزەکەی پارتی دیموکراتی کوردستان بۆیە ناکرێت بە هیچ شێوەیە کە جورئەتی ئەوە بکە کە ئەم ڕۆژە بە ڕۆژێکی پرشنگدار یان ڕۆژی سەرکەوتن لە قەلەم زۆر باشەکە کارەز دەکەڕێ وڵات ڕابیحەخان جارێکی تر بەخێر بیت سوپاس بۆ ئامادەبوونێ پارتی بۆ چی سیوێکیا بە خیانەت نازانێ؟ بەڵێ سلااو کاک سەرتیف سلااو لە هەواڵی بەڕێز کاگاراس و سلااو لە بینەرانی بەڕێزی کەناڵە جوانەکەی کورسات لەم ڕۆژە ڕۆژی خیانەتی سیوێکی ئاب درت بۆ گیانی پاشی شەهیدانی ڕوبەڕووبوونەوەی خیانەتی سیوێکی ئاب دەنێرم و بۆ کەسوکاریان سەرخۆشیان لێ دەکەم لێرەوە و سلااو لە گیانی پاچی شەهیدانی ڕێگەی ڕزگاری و شۆڕشی نوێ کە توانیان بە خوێنی پاچیان پەرلەمانی کوردستان بنیاد بنێن و ئاڵای پیرۆزی کوردستان لەسەری بشکێتەوە بەڵام بەداخەوە لە خیانەتی سیوێکی ئاب کە بە پێشڕەوی سەرکردایەتی پارتی ئەنجامدرا ئەم ئاڵا پیرۆزە بە پۆستاڵەکانی بەعس و بەدەستی ئەو سەربازە بەعسیانەی کە لە کاتی خۆی کیمیاباران و ئەنفالیان بەسەر خەڵکی کوردستان و گوندەکانی کوردستانیان وێران کرد ئەم ئاڵایە داگیرا و ئاڵای عێراق و سیئەسێرەکەی کە لە سایەدا
هەڵەبجە کیمیا باران کراوە شارەکانی تری کوردستان کیمیا باران کران ئەم ئاڵایە هەرگیرسایەوە بۆ جارشتر کە بەدەیان هزار قوربانی ئەعدام و زیندانیانی سیاسی و قوربانیان و شەهیدانی خاچی کوردستان توانرا ئەو بەرهەمە بەدەست بێ بەڵام بەداخەوە لەبەر بەرژەوەندی حزبی و خۆویستی ئەم کارە قێزمنەیان ئەنجامدا. بەڵام بەدڵنیاییەوە حزبێک کە ئەم کارە ئەنجام بدا دەبێ ئەندامەکانیشی دیفاع لەو کارە بکەن چونکە ئەوەی ئەمڕۆ دیفاع دەکا ئەگەر ئەم خیانەتە نەبوایە خۆی لەو شوێنە نەدەدیتەوە هەرگیز و هەرگیز نیان دەتوانی بێنەوە هەولێر بەو شێوەیە حکم بگرنە دەست و سیستێمێکی دیکتاتۆری دووبارە دروست بکەنەوە لە ئاستی هەرێمی کوردستان و بەرهەمەکەشی کە ئەوان بە دەستکەوتی دەزانن ئەڵێن ئەمەی ئەوڕۆ لە کوردستان هەیە لە حکوومەت و لە پەرلەمان و شەرعیەتی پێدەدەن بەو شێوەیە بەرهەمی سیوێکی ئابا بەڵێ بەرهەمی سیوێکی ئابێژ من ئەڵێم برسیکردنی خەڵکەوە لێبڕینی موسەی خەڵکەوە ئەوەی کە تا ئێستا نەیانتوانیوە بە شێوەیەکی تەندروست مەلەفی ئابووری هەرێمی کوردستان ئیدارە بدەن و بە شێوەیەکی تەندروست ئەو پەرلەمانەی کە بە خوێنی شەهیدان بەرهەمهات لە 92 یەکەم هەڵبژاردن ئەنجام درا بەداخەوە هەموو ئەو پرۆسە دیموکراسیان لەبار ناتوانێت بە شێوەیەکی تەندروست ئیدارێ بدەن بەڵکو لە پێناو بەرژەوەندی چەند کەسێک و بەرژەوەندی یاخود فەرمانڕەوایی تاکە کەسێک ئەم کارە قێزمنایە کردەوە بۆیە بە ئەوان بەڕەوای دەزانن بۆ خۆیان مەبەڕر بۆ بێنەوە کە ئەم شێوازە داگیرکاریە و ئەم خیانەتکاریە بە کارێکی پیرۆز بۆخان ئەنجام بدەن بەڵام ئەوە ئاشکرایە لای هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی دانیشتوانی شاری هەولێر چکەمە خۆمان خەڵکی هەولێرین و بەرەبەیانی ئەو ڕۆژەمان هەرگیز لەبیر ناچێ کە لەگەڵ دەنجی تۆپ و تیارە و دەنجی تەقەی هێرشەکانی ڕژێمی بەعس و دەوە زنجیری دەبابەکان خەبەرمان بووە و کە بۆ هۆی شەیدکردنی سەدان کەس لە ناوشاری هەولێر چ لە ناو پێشمەرگە چ لە ناو هاوڵاتی مەدەنی تەنها لەو گەڕەکەی کە ئێمە لێ نیشتە جێبووین بە یەک تۆپ بارانکردن 16 کەس تێدا شەهید بوو کە سیانیان خوێنکاری خۆم بوون ئەو کاتە من مامۆستا بووم خوێنکاری ئامادەی بوون بەداخەوە ڕۆحیان شادوی لێرەوە ئەڵێم کە بۆ ماوەی شەو ڕۆژێک چژمانەوە تەنانەت نەئاو هەبوو تەرمەکانیان بشورێ و کفن هەبوو بۆ ئەوی بتوانن بیانێژن بەداخەوە خەڵک چۆن ئەوانە لەبیر دەکا ئەگەر بێتەوە ئەوان بۆ خۆیان وەکو نەعامە ژەریان ئەسەریان لە ژێر گڵ بێ نەزانن لە دەرەوە چی ڕوودەدا بەڵام هاوڵاتیانی کوردستان وریان و وشیارن لەوە ئاگادارن کە ئەم کارە قێزونە چۆن ڕوویدا و چۆن دوای ئەوەی کە لە چەندین هێرشی بە هەموو توانای پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی سەربازی و لە ڕووی مادی و معنەویەوە هێرشیان کرد بۆ داگیرکردنی هەولێر بەڵام نەیانتوانی هەستان بە پاڵپشت بە هێزەکانی بەعسی دووبارە هێنانەوە ژێر دەسەڵاتی خۆیان و هاتنەوە بۆ هەولێر و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ڕوبەڕووبوونەوەیکی زۆر لە هەولێر دەرچوون بەداخەوە بۆ ئەوی زیاتر خوێنی هاوڵاتیان نەڕژێوە هاوڵاتیانی شارەکە پارێزرابوون بۆیە ئەجینا دەیانتوانی مەقاوم بکەن بۆ چەند ڕۆژێکیش و نەهێلن هێزەکە تێک بشێنن بەڵام بەدڵنیاییەوە ئەو کاتە هاوڵاتیەکی زۆری بێتاوان دەبە قوربانی و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەرچی هەمیشەیی کە لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان خەباتی کردیە و بەخوێن ئەو خاکەی پاراستیەوە بەخوێن توانێتی هەرێمی کوردستان بپارێزێ و هەر ئەو کاتیش لەبەر بەرژەوەندی گشتی گەلی کوردستان ویستی کە هێزەکانی بچێشێتەوە زیاتر بەرگرینەکە بۆ ئەوی هاوڵاتیانی هەولێر و ناوچەکانی تر بە سەلامەتی بن و بۆیە هەر لە سلێمانیش بە هەمان شێوە بۆ ئەوەی زیاتر ڕوبەڕووبوونەوە ڕوونەدات و نەبێتە هۆی زیاتر گیان لە دەستدانی هاوڵاتیان و شەهیدکردنیان بە لولەی تۆپ و گولەی ڕژێمی بەعسی و دەبابەکانی بەعسی بۆیە بۆ شێوێکی وە بۆ کاتێکی دیاریکرا و جێهێشت بەڵام وەک هەواڵم کاگاراس ئاماژەی پێکرد هەمووی بۆ ماوەیەکی کورتی خەیان یەکێتی نیشتیمانی کوردستان توانی بە بازووی هێزی پێشمەرگەکانی پۆڵاین و بە هاوکاری هاوڵاتیانیش
پەیتا هەموو ناوچەکان ئازاد بکاتەوە تەنانەت لە هەولێرش کە ئێمە هەولێر بووین هەولێر چۆڵ کرابوو پارتی دموکراتی کوردستان ئەو کاتە هیچ کەسێکی لە هەولێر نەمابوو تەنانەت خەڵکەکانیان ماڵەکانیان ئەمانەتی دراوسەکانیاندا بوو خۆیان ڕویان کردە ناوچەی بادینان و ئەو مەنتقەیە تەنانەت لەوانەیە شەقڵاوەشیان جێهێشتبی مەترسی ئەویان هەبوو لە هێزی پێشمەرگەی کوردستان و گەردەلوولی تۆڵە ڕان ماڵێ دووبارە بەڵام ئەوە بوو دووبارە بۆ پشتبەستن بەوە بە تهدیدی ڕژێمی بەعز و جارێکی تریش ڕژێمی تورکیان هێنا کە با فڕۆکەکانی شاخەکانی کوردستان و ناوچەکانی تری کوردستانی بردومان کرد دووبارە بۆی شەهیدکردنی کۆمەڵێک لە پێشمەرگە و لە هاوڵاتیان بۆ ئەوی بتوانێت هێزی خۆی بسەپێنێ هەر وەک لە دیداری تەمەنی سەرۆک مامجەلال لە بیرەوەریەکانی ئاماژە بەوە دەکا کە هێزی پێشمەرگەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەیتوانی هەموو کوردستان ئازاد بکە و هەموو کوردستان ڕزگار بکە لەژێر دەسەڵاتی هێزێک کە بەخیانەت بێوێ حکمڕانی لە ناوچانە بکە بەڵام ئەوە بوو کە تەدەخولاتی هەم نێودەوڵەتی و هەم ناوخۆی عراقیش کە ڕژێمی بەعز تهدیدیانات بۆ یەکێتیان ئاگادار کردەوە کە ئەگەر بستێکی تر بێنە پێشەوە ئەوە دووبارە لەزەکەنەوە بە لێدانی هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان وای بە باشزانی کە لە ئیتر لە دێگەڵەوە هێزەکانی بچەسپێنێ زیاتر نێتەوە بۆ شاری هەولێر ئەجینا زۆر بە ئاسانی دەکرا کە شاری هەولێریش ئازاد بکرێت بۆ ئەوی ئەو حکمڕانی کە ئێستا دەیبینین و ئەو سیاسەتە تاکڕەویانەی و فەرمانڕەوایی تاکڕەوی لە دەسەڵاتە خۆی نەسەپێنێ بەسەر هەولێر و خۆی بە خاوەنی ئەو دەستکەوتە مێژویانەی گەلی کوردستان و ڕاپەڕینی مەزنی ساڵی 1990 نەزانێ زۆر باشەڕابی حەقان دەگەڕێم وڵات کاک ئاراس پارتی بۆ چی نەیتوانی ویانی ئەم هەڵەیە ڕاست بکاتەوە بە ممارەسەکردنی کارێکی سیاسی دروست لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە هەرێمی کوردستان و بە تایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە قەنەعاتی خۆم پێم وایە حیزبێکی تەندروست نییە لە دروستبوونیەوە تا ئێستا و تایبەتی لە دوای ئاژ بەتاڵەکە ئێمە هەمیشە گەر بیربینەوە دیسان ئەم هێزە دایمەن بە پشتیوانەکەی ئەو شاخەکانی کوردستانی پشتوانەکەی ئەوەیان تورکیایان عێراقا لە کارە ساتی هەکاریە چیان کرد دوای ئەوە لە سیوێکی ئابا کاتی تورکیایی نەکۆڵ بۆیە ئەمە وای کردووە سایکلۆژی ئەم حیزبە سیقە بەخۆ نەبوونەکەیە باوەڕیان بە هێزەکەی خۆیانە باوەڕی ئەم بەخۆنیە بۆیە پشتیوان نین ینی بە پتە نین هێزێک وەکو پشتیوانی جەماوەری هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵک بەگشتی یان کەواتە پێشمەرگەکانی بۆیە کە هەمیشە ئەویان نەکرد هەمیشە باگراوندەکیان هەبووە کە لەگەڵ دژمنانی گەلەکەمان دەستێکەڵ بکەن بۆیە ئەمە وای کردووە کە نەتوانێت ئەم هەرێمە پێش بکەوێەوە نەتوانێت لەم تارمایی کە لەسەریانە نەجاتیان بێت کە تورکیا ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری کردووە عێراق هاوکاری کردووە دیسانی ئەمە دەبێتە فەزل بەسەری تا ئێستا هێزەکانیش ماون بە تایبەتی ئەمەی هێزی تورکیا کە لە هەرێمی کوردستانەوە ئەمە وای کردووە پارتی لەژێر گۆشەگیریەکی گەورە دابێت و نەتوانێت لە فۆرمێکی جوانی دەوڵەتداری و کوردایەتیە ئیش بکات بۆیە ناتوانێت لەگەل هێزێکی شەڕەجێر لەگەل هێزێکی تێڕوانینی جوانی کوردایەتی تێڕوانی جوانی کە بۆ حکومڕانی دیموکراسی لە هەرێمی کوردستان هەبێ بتوانێت هاو ئاهەنگ بین ینی بتوانیت پێکەوە ئەم ئامانجەی کە هەمانە جێبەجێکردن بۆیە ئەمە زۆر قورسە ینی ئێستاش کە لەم چەند ساڵەی ڕبەتایبەتی لەم دو ساڵی ڕابردوو ڕنگدانەوەی ئەم شتانە لە پارتی دیموکراتی کوردستاندا هەیەەوە ئەم خیانەتانەی ڕابردوو بە سیوێکی ئابەوەش وای لێ کردووە بە تایبەتی دوای ئەوەش تووچێشات وای لێ کردووە فۆرمەلەی کۆمەڵایەتی و پێکاتەی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر ئەستەم بێ بتوانن ئەم تێکەڵاوی و حکومڕانی بکرێت بۆیە ئەم میلەتە تووشی قەیرانی گەورە کردەوە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە ساڵی 2005 کە حکوومەتی سلێمانی و حکوومەتی هەولێر تێشی یەکمان خستەوە بۆ ئەوی بتوانین کۆمەڵێک لەم برینانە ساڕێژ بکەین تەنازولاتی زۆریشمان کرد بۆ ئەوەی ملەتی کورد نەجات دەی لەم بابەتە بەڵام بەداخەوە ینی ئەم ئەفکارە تاکڕەوی و ئەم خۆبەزلزانی کە بە پشتیوانی داگیرکەرانی هەرێمی کوردستان هەمیشە لە بیر و خەیاریان ماوە بۆیە ئەم ڕۆژگاری ئێستا کە تێداین و میلەتەکەمان وەزعی خراپە بەهۆی ڕفراندۆمشی سەقەت و خراپ بم عینادی کردن دیسانە خیانەتێکی گەورەیان لە میلەتی کورد نیوەکی خاچ هەرێمی کوردستانمان لە دەستدا ئێستا بەهۆی سیاسەتی چەوتی مالی و دارایی و نەوتفرۆشتن سەربەخۆ
لە 2014ەوە تا ئێستا میلەتەکەمان برسیە نەبوونی موچە و ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت لە ئێستاشدا بەهۆی تاگڕەوی ئەم حکوڕانی ئێستان هەیە ڕۆژ بە ڕۆژ کێرفی هەرێمی کوردستان لە بەرامبەر هاوپەیمانان لە بەرامبەر ئەو هێزانی کە پشتیوانی گەلەکەمانیان دەکرد وڵاتانی ڕۆژ ئاوا لە بەرامبەر بەغدا ڕۆژ بە ڕۆژ کێرفی هەرێمی کوردستان لاواز دەبێت و ئەم پێگەی نامینێت وردە وردە میلەتەکەمان تووشی زەرر و قەیرانێکی گەورە دەبێت بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە سەرجەم هێز و لانە سیاسیەکان دەرەوەی پارتی بیرێک لەم چارەسەرێکی ئەم بابەتە بکەنەوە بەم شێوازەی ئێستا بڕوات بەم شێوە عەقلیەتی ئێستا پارتی بڕوە بەردەوام بێت دڵنیام ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخی میلەتەکەمان بارودۆخی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆران خەڵکی تێکۆشەر کاسبکار لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت و قەیرانی گەورەتر ڕوبەڕووی میلەتەکەمان دەبێتەوە بۆیە دەبێت چارەسەرێک و چارەسەرێکی چارەسەرشی بریاننان بێت بۆ ئەم کێشە قەلەبووکانەی کە هەیە لە ڕابردوو بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ئاخر بەیاننامەکەی سوێکی ئابی نیشتیمانی کوردستان زۆر مەکتەبی سیاسی بەڕۆن و ئاشکرا باسی بەردەوام بوون لە هەموو هەلوێستەی پارتی دیموکراتی کوردستان دەکە کە درێژە پێدەرن و درێژە پێدەری ئەم هەلوێستانی ڕابردووانە کە پێمان وایە کارەساتێکی گەورە ئەوەیە بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی بەرپرسیار لە وڵاتە وەکو هێزێکە هەمیشە لە ڕۆژە هەرە خراپەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان قەڵغانێک بووە بۆ گەلەکەمان و لە پێناو گەڵەکەمان دروست بۆ ئێمەش دەمانوێت بە هەمان نەفەز و هەمان ڕێزکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سەرۆکاتی جەنابی سەرۆک باوقڵ بەردەوام بین بۆ ئەوەی بتوانین ئەم بارودۆخە خراپەی ئێستا میلەتەکەمان هەیە دەربازیکردنەوە ڕۆژێک لە ڕۆژان یەکێتی نیشتیمانی کوردستان قەت لەگە ئەوە نینەوە ئێمە قەتماغەی یان ئەم مێژوە ناشرینانە هەڵدەینەوە کە خەڵکی ئێمە ئازاد پێ بکێشێ بۆیە دەبێت چارەسەرێکی گونجاوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیەوە دەرگای گفتوگۆ و حیوار لەگە سەرجەم هێز و لایەنەکان بۆ ئەوەی بتوانین بارودۆخی میلەتەکەمان وەزعی هەرێمی کوردستان چارەسەر بکەین ناکرێت ئێمە بەردەم تەمەشای هێزێک بکەین کە ڕۆژ بە ڕۆژ ئەم میلەتە بەرە و کەناری تاریک بە ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی هەرێمی کوردستان خراپتر بێت ئەم شێوازە بەڕاستی زەرەر چەند ڕۆژێک تاخیرتر بێت زەرەر لە میلەتەکەماندا بۆیە دەبێت هەلوێستی جددی هەبێت و بەڕنامەی باشە بێ بۆ ئەوەی بتوانین ئەم کێشانەی کە ئێستا هەیە معالەجە بکەین. باش دەگەڕێم وڵات ڕابح خان کاک ئاراس باسی ئەوەی کرد کە ئەم حیزبانی هەر لە سەرەتای دروستبوونی تاکو ئێستا بەڕێگایەکی تەندروست نەهاتۆ لەسەر بنەمای نادیکردن لە سیاستکردندا هەنگاوی ناوە و قسەیەکی باویشەیە کە چاودێرانی سیاسی و ئەوانەی کە سەری ڕەوشەکە دەکەن ئەمیشاوە دەڵێن یان ئەنی پارتی دیموکراتی کوردستان ئەنی بە یاسایە کاردەکەیان لەگەڵ میدیان دژمین ئەنی پێت وایە ئەم حیزبە بۆچی دەکرێت ئەوەی باوەڕی بە ئایدۆلۆژیای تۆ نەبێت دیان باوەڕی بە سیاستکردن نەبێت لەگەڵ تۆدا دژت بێیان دەبینی دیانی تازەترین بارودۆخەوەیە کە لە کەرکک دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندێکە هاوار دەکات بۆی کە بێن پێکەوە لە لیستێکی هاوبەشدا بەرزاری هەڵبژارنەکان بکەن بەداخەوە کە نەگونجاو نەکراوە بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان پاساویەوە دێنەوە کە پارتی دیموکراتی کوردستان نەهاتۆتە ناو لیستەکە بۆی ئەوانیش نەیانویستە خۆیان بخەنە بەرەیەکەوە کە دەرگای شەڕێک لەگەڵ خۆیان بکەنەوە ئەنی ئەم سیاسەتانی پارتی بۆ لە پای چی؟ بەڵێ خۆی پارتی دیموکراتی کوردستان کە لە سەرەتا دروست بۆ وەکو حیزبێک لە گۆڕپانی سیاسی کوردستان وەکو حرەکەیەکی کوردی بەڵام دوای ئەوەی کە ئاژبەتاڵی بەسەرگەلی کوردی هێنا و خەڵکی بێئومێد کرد لەو بڕوایەدا نەبوو کە حیزبێک دروست دەبێ ئەتوانێت لە پڕێکە گڕی ئەم حزباوە هێزێک بداتەوە بە جەماوەر و ئومێدێک ببەخشێتەوە بە جەماوەر کە دووبارە شۆڕش دەست پێ دەکاتەوە و ڕوبەڕووی ڕژێمی بەعز دەبنەوە و داکۆچی لە مافی گەلی کوردستان دەکات کە ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەمووی بە ماوەیەکی زۆر کورت لە دوای ئاژبەتاڵی ساڵی 1975 یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا بە سەرۆکایەتی سەرۆک مامجەلال و شۆڕشی نوێ توانی لە ماوەیەکی زۆر کەمدا زۆرترین جەماوەر بە خۆی ڕاکێشێ و بسووتنەوەیەکە بە شێوەیەک پەرە بسەنێ کە ڕژێمی بەعز خۆی ئەترافی بەوە کردووە کە تووشی نیگەرانی کردووە و مەترسی هەبوو لە هێزی پێشمەرگەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تا لە کۆتاییدا بۆ ئەوەی بە
زیاتر بە پێشەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاپەڕین ئەنجام درا بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان هەر لەو کاتەدا بە خیانەت و بە پشتکردن لە بەرژەوەندی گەلی کوردستان بەڵکو لە پێناو بەرژەوەندی خۆی و بە خیانەت هێناوێتی ئەمە دوور نەڕۆین دوای ئەوەی کە لە سیوێکی ئاب ڕوویدا یەکێتی نیشتیمانی کوردستان چاوپۆشی لە هەموو ئەو خیانەتانە کرد بەڵکو لە پێناو بەرژەوەندی گشتی اتفاقی استراتیجی لەگەڵ ئیمزاکردن و هاوپەیمانی پێکێنا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کۆتایی بەم کێشانە بێنێەوە خەڵکی کوردستان تۆزێک بحەسێتەوە هات لە دوای ئەوە دووبارە مەشاکلی تری بۆ کوردستان دروست کرد و لە بابەتی دەستگرتن بەسەر خاڵە سنووریەکان و هەروەها دەسەڵات تاکڕۆی لە دەسەڵاتە و زیاتر هەموو جونگە سەرچەکانی ئیداری هەرێمی کوردستانی گرتە دەستخۆی یەک تاکە حزب بۆی وردە وردە وا بکە هەموو دەسەڵاتەکان بگرێتە دەست لە ڕووی ئیداری و لە ڕووی اقتصادیەوە بۆ ئەوی یەکێتی بچووکاتەوە کاریگەری لەسەر ئەوە دروست بێ بەڵام بینی ئەوانە هەموو سوودی نییە تا بینیشمان لە کۆتاییدا لە ئەو ئەنجامدانی ڕفراندۆم کە بە عینادی حزبایەتی و تاکە کەسێک لە ناو پارتی دیموکراتی کوردستان وای کرد ڕفراندۆمێک ئەنجام درێت کە هەمومان دەمازانی دەرەنجامی ئەو ڕفراندۆمە با شکست بۆ گەلی کوردستان دەگەڕێتەوە و بۆ هۆی لە دەستدانی 150 خاچی هەرێمی کوردستان و ئەو خیانەتشی کە لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک لە هاوڵاتیانی کەرکووک کردی و هێزەکانی خۆیان هەموو کێشا بۆ ئەوەش بەرنامەیەک بوو بۆ ئەوەی دەبابەکانی حکوومەتی عێراقی دووبارە بێنە سەر شاری کەرکووک و ئەوەی لە سیویەکی ئاب بەسەر هەولێری هێنا هەمان شت بەسەر کەرکووک دووبارە بکاتەوە بەڵام بە هەوڵ و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشمەرگە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکە ژیرەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگریان لەوە کرد کە کەرکووکیان لە وێرانکردن پاراس کە ئێوان ئێستا دەیانەوێت دەستە چەوری خۆیان بێچێتی نیشتیمانی کوردستان بسڕنەوە هەر بۆش نەوەستا بەردەوام بوون لەسەر ئەوە لە ساڵی 2021 کە هەڵبژاردن ئەنجام درا هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای هەوڵێکی زۆری یەکێتی بۆ ئەوی کورد بە یەک تیم بینە بەغدا بۆ ڕێگە چارەک دۆزینەوە بەشداریکردن لە حکوومەت بۆ ئەوی بەرگری تند لە مافەڕەوەکانی گەلی کوردستان و لە مافە دەستوریەکانی خۆمان بکەین بەڵام بەداخەوە هەر لە بەغدا لە پڕێکا کە بینیمان پارتی دیموکراتی کوردستان لە پێناو بەرژەوەندی حزبی ڕێکەوتنێکی لەگەڵ دوولایانی تری سونە و شیعە ئیمزا کردبوو کە بۆ چەند دەستکەوتێکی حزبی بۆ دەستکەوتنی سەرۆکۆماریان چەند پۆستێکی ویزاری پشتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لەو هاوپەیمانێتی و تەوافقاتە سیاسی کە بنەمای پرۆسەی سیاسی و دیموکراسی عێراقی لەسەر داڕژراوە و سەرۆک مامدەلال لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعس و گەڕانەوەی کورد بۆ بەغدا ئەم بیرۆکە سیاسیان داڕژت ڕاستە لە دەستوردانیە بەڵام بۆ بەرژەوەندی گەلی کوردستان هەمیشە تەوافقاتی سیاسی لە بەرژەوەندی ئێمەدا بەڵام ئەوان بۆ بەرژەوەندی حزبی بە ئاراستەیەک چوون کە هەڵبژاردەی حکوومەتی زۆرینیان کردە ئامانجی خۆیان و بۆ بەرژەوەندی حزبی بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە دیسانە هەوڵەیان سەری نەگرت بۆیە ئەمە تەجروبەمان زۆرە لەگەڵ ئەوانە ئەمان بەردەوام هەوڵ دەدەن لە پێناو بەرژەوەندی خۆیان هەموو شتێک دەکەن بەبێ برکردنەوە لە بەرژەوەندی گشتی گەلی کوردستان بەبێ برکردنەوە لە دوڕۆژی هەرێمی کوردستان ئێستاش دەبینین کە لەسەر مەلەفی نەوت و گاز لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئیتیفاقیەکی بەپەلا تەنها بۆ ڕیکلام و بۆ خۆ دەرخستن لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم ئیتیفاقیە ئیمزاکرا بێ ئەوەی دراسەیەکی ورد و بە دقیقی بکرێت لەگەڵ لایەنی بەرامبەر و تیمە فەنیەکان بێن دانیشن بەیەکەوە ئاەتە چەند هەرێمی کوردستان دەتوانێت ئەم داواکاریانەی حکوومەتی ئیتیحادی جێبەجێ بکە بۆ ئەوی هەنگاوەکانی داهاتووی لەسەر بنیاد بنرێ بەڵام بەداخەوە زۆر پەلەیان کرد تاکڕەوانە دیسان هاتن ئەو تیفاقیان کرد بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لایەنە سیاسیەکانی تری کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکانی تری کوردستانیش مەرجنیە حیزبانە کورسیان هەبێ لە پەرلەمانی کوردستان بەڵکو هەر حزبێک کە لە گۆڕپانی سیاسی هەرێمی کوردستان هەبێ لە هەندێک بابەتی کە ڕەهەندی نیشتیمانی هەبێ پێویستە ڕابۆسوونیان وەربگیرێ وەکو بابەتی هەڵبژاردنە وەکو بابەتی
ئابوووریە وەکو بابەتی سنووری هەرێمە کوردستانە وەکو بابەتی هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام بەداخەوە دەبینیم پارتی دیموکراتی کوردستان کە هەمیشە هەوڵی داوە تاکڕەوانە ئەم کارانە ئەنجام بداوە فەرمانڕەوایی هەرێمی کوردستان بکە بۆیە دەرەنجامەکەشی دەبینین کە لە 2013 بە تایبەتی تا ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی موچەخۆران لە ژیانێکی کولەمەرگیدا دەژین و هەرێمی کوردستان نە ئارامی سیاسی نە ئارامی ئەمنی نە ئارامی ئابووری بەخۆ نەبینیوە وە بینیشمان کە ئێستا هەرێمی کوردستان حکوومەتێکی هەیە حکوومەتی کار بەڕێکەرە و پەرلەمانەکەی پەکەوتووە و چووکەنە دەستوری بوو درێژکردنەوەی و بۆ هۆی ئەوەی کە کێشە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دروست بکە لەبەر ئەوەی نەهاتە ڕای ئەوەی کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە کۆمیسیۆن دووبارە شەرعیەتی پێ بدرێ و دەبینین تا ئەوەی کە دادگای فدرالی بڕیاری لەسەردا پەرلەمانی هەڵبەشاندەوە و ئێستا چاوەڕوانی ئەوەی دەکەین هەڵبژاردننی داهاتوو بکرێ من دڵنیام هاوڵاتیانی کوردستان ئەوە باش دەدەزانن ئەم جارە پارتی دیموکراتی کوردستان بە ترسی زۆری لەوە هەیە کە لە هەڵبژاردنە وەکو جارێدر ناتوانانی کۆنتترۆلی هەم بدەنگەکان بکە و بتانی 50 زائیدیەک و لە 11 کورسی کۆتاکان بۆ مەبەستی حزبی بەکاربێنێ و دەسەڵاتی بەسەر پەرلەمان و دەرکردنی یاساکاندا بشێ بۆیە نایەتە ڕای ئەوەی هەر جارێ بیانوێک دروست دەکە بۆ ئەنجامبانی هەڵبژاردن لەوانی هەندێجار بێوێ حزبەکانی تریش بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبار بکە بۆیە کە ناوێ هەڵبژاردن ئەنجام بدرێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات ئامادەیە بۆ ئەنجامبانی هەڵبژاردنێکی پاک و بێگات و لەسەر بنەمایەکی دیموکراسیانە و لەژێر چاودێری لایەنێکی لای سێمی کە هاوسەنجی بپارێزی لەوەیە. زۆر باشە سپاس ڕابێحەخان کاک ئاراز لە سەرەتای قسەکان تا باس لەوە کرد کە بۆ ئەو سەردەمە جەماوەرە سادەکەی پارتیش بۆ دۆخێکی لەو شێوەیە نیگەران بوون. پێتوانیە لەو کاتەیە ڕەنگە هەموو قیادی پارتیش لەگەڵ ئەم خیانەتەدا نەبوو بێتن و هەر ئەم قسەیە ئەگەر بکەمە پرسیارێک بۆ دۆخی ئێستای ناوخۆیم حزبەش هەز ناکە ینی ئاڕاستەی سیاستکردنە نێوان حیزبەدایە لەسەر دوو بەرەی جیاواز ڕات بەدڵنیاییەوە خۆمە کە قسە دەکەین دایمان لەسەر هەر هیچ هێز و لایەنێک لەسەر هەر کەسێک لەسەر هەر میلەتێک قسە دەکەی 100% تەنفیز نابێت کە هەموو یەک بیرکردنەوەی بەدڵنیاییەوە ئەمن لە سەرتا قسەکەم ئەوەی وجدانی کوردایەتی ئەمەوەی وجدانی مرۆڤایەتی هەبێت پاش چەندین ساڵ و دەیە لە خەبات و تێکۆشان ئێمە لە ساڵی 91ەوە ڕاپەڕین کرا کە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئەمانەی لە پاڵ حکوومەتی عێراقیش بوون بەشداریان کرد بۆ ئەوەی بتوانین لەم دڕنداتێ نەجادوی و خەڵکێکی زۆر شەهید و ئەمفال و پاش ئەوە پاش ئەستەقراری باش دروستبوونی کا حکوومەت و هەڵبژاردن دیسانێ خەڵک بە پێش ساوی خۆی ببینیت هێزی دڕندترین بەرامبەر میلەتی کورد کە بەشێک لە بارزانیەکانی قەتڵ و عام کرد ئەمریکا ئەو هێزە خۆیان لەوانەیە خۆشیان لە نزیکەکانی خۆیان کە ئەم دیمانیان بینیبی کە بە ناڕەوایان زانیبی و بەشتێکشن زانیم کە خیانەتەوە خۆشیان باش دەزانن جەماوەرەکان دەزانن خیانەتێکەوە کەسێک ناتوانێت وجدانی هەبی ناتوانانی دیفاع لەم ڕۆژە بکە کە ئەمە خیانەت نەبووە بۆیە ئەمەی بۆ ئێستاش بە هەمان شێوە ئەم شێوازە حکومڕانی ئێستا هەیە بە ڕۆن و ئاشکرا میلەتەکەمان و خەڵکیش دەزانێت لەناو پارتی دیموکراتی کوردستان تەوەجهی جیاواز هەیە و خەڵکی تێکۆشەر و ئازای ناو پارتیش هەیە کە ئێستا ئەم بابەتەی ئێستایان پێباش نییە و ئەم شێوازە بیرکردنەوەی ئێستایان پێباش نییە بەڵام دەسەڵاتیان نییە و ناتوانن ڕوبەڕووی ئەم تاگلایانە یان ئەم تاگڕەویی حکومڕانی لە هەرێمی کوردستان بنەوە دەزانن ئەم شێوازە بیرکردنەوە حکومڕانیە لە هەرێمی کوردستان بەم شێوازە میلەتەکەمان زەرەر دەکات بۆیە ئێمە دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە ینی فەزای ئەم خەتەرەیە کە لەسەر هەرێمی کوردستانەیە فراوانتر بکرێتەوە برادرانی پارتیش کە ئەوانی هەست بە مەترسی دەکەن بەڕاستی کاتی ئەوە هاتووە قسە بکەن ینی قسە نەکردن لەسەر ئەم بابەتە و ڕەخنە نەگرتن لە خۆیان و لە بەرامبەر ئەم تیجا جیاوازەی لەناو خۆیان هەیە میلەتەکەمان و ئەوان و هەموو زەرمەندی گەورە دەبین و ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان بچووک دەبێتەوە و هەموو دنیا چۆن لە ڕیفراندۆم هەموو دنیا بە ئێمەی گۆت نەیکەن کاکە زەرەر دەکەن ئێستاش هەموو ئەمریکیەکان ئۆرۆپیەکان هەموو وڵاتان دنیا پێمان ئەوانەی دۆستی کوردن پێمان دەڵێت کاکە ئێوە زەرەر دەکەن میلەتی کورد زەرەر دەکە وا مەکەن هێزی پێشمەرگە ڕێخەنەوە وەزارەتی پێشمەرگە ڕێخەنەوە خۆتان بەیتان باشکەن خەتەرتان لەسەرە بەڵام جێ ناگرن هەر ڕۆژە دایانەوێت
پێم وایە ئەم شێوازە بیکردنەوە ئێستا دانێ ببنە کوێخایی هەرێمی کوردستان یان ببنە وەکو سەرۆکێزێک تەعاونکردنەک وەکو سەرۆکی حکوومەت وەکو حکومڕانی لە هەرێمی کوردستان یان وەکو دامەزراوە سیستەمەکان لە هەرێمی کوردستان ئەمە کۆتاییەکەی هەموو میلەتی کورد هەرە دەکا و بە هیچێتی نیشتمانی کوردستانەوە بە هێزە ئیسلامیەکان و بە ئۆپۆزیسیۆنەکان و بە کۆی میلەتی کورد وە تەئسیر لە پارچەکانی تری هەرێمی کوردستانیش دەکە چونکە لە ڕاب ئەگەر ئەم ئەزمونەی ئێستا هەرێمی کوردستان لەناو بچێت ئەوانەی ترش بەدڵنیاییەوە کە ئێستا ئامادەن ینی داوای حەقی خۆیان مافی خۆیان دەکەن ئەوانش لە بەردەم خەتەری گەورەتر دەبن و دیسانێ قۆناغەکانی ڕزگاری میلەتەکەمان و گەیشتن بە مافە نەتەوایەتەکان دەگەشتەوە خاڵی سفر و لەژێر سفرە دیسانێ خەڵک ئومێدی پێی نامینەکە مێژوو دەخوێنەوە مێژووی کورد لە میرنشینەکانەوە و لە کۆماری مەهاباد تا ئێستا هەموو ئەم خەلەنە گەورانەمان پێ دەڵێ بۆیە درێژترین ماوەی حکومڕانی کە ئێستا هەیە 32 ساڵ 33 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەزمونماوە نەگەر کە بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین تەقەبولی یەکتر بکەین و بتوانین ئەمەی هەیە ئەم شێوازە تاگراوی ئەو شێوازە بیرکردنەوە کە هەموو شتێک بۆ ئەوان ئەمە بەڕاستی بەسەر چووە وا دەکات کە لەوەی هەموو بەدەستبێنی هەمووی لەدەست بدەیت بۆیە پێم وایە دەبێت تێکۆشەرانی گەڵەکەمان هەلوێست و هێز و لایەنە سیاسەکانی کە هەلوێست یان هەبێت و ئەم هێزانی کە هەست بە مەترسی دۆخەکە دەکەن هەلوێستێک هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە کە لە ناو حکوومەتی هەرێ خودی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و لە ناو داوم دەستگا ئەمنیەکان هەیە بەکارهێنانی دادگاکان دژی حیزب و لایەنەکانەوە بەتایبەتی دژی یەکێتی نیشتمانی کوردستان و هەواڵەکانی ئێمە و ڕۆژانە کێشە دروستکردن بۆ ئەندامەکی یەکێتی لە بادینان گرتنیان لە هەولێر ئەمە هەموو پەرەکشێشمان دەکات بۆ کاری خراپ بۆ ئەوەت پەرەکشێشمان دەکات هەرێمی کوردستان بگەڕێتەوە سەردەمێکی زۆر خراپ تکایان لێ دەکەین ئەمانە نە خزمەت بە پارتی دیموکراتی کوردستان دەکات و نە خزمەت بە دۆزی میلەتەکەمان دەکات و نە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات ئەگەر ئەوان بیانەوێت لە هەڵبژارنەکان بنەوە و کەسی یەکەم بن بەگرتنی خەڵک و کادری یەکێتی بەگرتنی ڕۆژنامە نووسان و چاڵەگوانان بە چاوسۆرکردنەوە و برسیکردنی خەڵک ناتوان ببنە هێزی یەکەم بەم شێوازە دەبنە هێزی یەکەم کە بتوانن خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بۆیە خزمەتکردن لە هەموو دنیای سیاسی لە هەموو دنیای دیموکراسی و حکومڕانی ئەمە ئەم هێزەی کە بتوانانی زۆرترین خزمەت بکە بتوانانی زۆرترین ئارامی بۆ دڵ و دەرۆنی هاوڵاتیانی پەرام بکە ئەم هێزەیە کاریگەری دەبی و خەڵک بتمانێت دەبێت بۆیە ئەمانە هەر ڕۆژە و دێن سینارۆیەک دروست دەکەن ئیتر ئێستا خەڵک وای لێ هاتووە کە بشتە بەردەم مەحکەمەکە بڵێ کاکە دەوی چ وەرەقێکم بۆ ئامادە کرابێت چ تۆمەتێکم بۆ ئامادە کرابێت کە من چم کردووە و لەسرم دوو شایدە زۆر بینن بە زۆری زۆردار بیدێنە بەر قامچی ئاسایش و پاراستن بڵێن کاکە تۆ وات کردیەکی 2 3 و 4 یعنی ئەمە وای لێ هاتووە بەڕاستی ئەم هەرێمە ببێتە یعنی زیندانێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ڕۆژنامە نووسان و دەبینن لە ڕۆژنامە نووسەکانی بادینان و لە هەولێرە کۆمەڵە کشتی تر کە ڕۆژانە ئەمە وای لێ کردووە نیگەرانیی قوڵ و کێشەی گەورەی کۆمەڵایەتی و ئەم حەدەسانەوەمان لێ دەکات ئێمە هەرێمی کوردستان لە ڕۆژگارێکی پێشکەوتوو کە لە دوای ساڵی 2056ەوە بە هیمەتی سەرۆک مام جەلال هەوا سەرکردەکانی تری کورد توانیمان کورد لە هەرێمی کوردستان و بتوانین سوود لە داهاتی عێراق وەرگین هەنگاوی باش بچنە پێش خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان لە هەرسێ پارێزگاکەیە پێشکەوتنی باش هەبوو و خەڵک هەستی بە ئاسوودەی و ئارامی کرد بەداخەوە ئەمە وای لێکردن کە شێوازشتی بیر لێ بکەنەوە بە دیزایشتر بڕۆن کە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە ساڵی 2004 تا ئێستا بەرەو پاشەوە بڕوە. سپاس کاک ئاراس خات و ڕابحە وەک کۆتا پرسیار دێمە لای جەنابەت پارتی کاتی لە بەردەستدا ماوە بۆ ئەوەی هەموو هەڵانی کە جەنابەت و کاک ئاراسیش باسییان کرد ڕاستیان بکاتەوەیان بە جۆرێکی تر قسە بکەم دەرفەتیەوەی لە بەردەمدا ماوە کە نیەت پاکی خۆی سەلبێنێ بۆی کە دەیەوێت لەگەڵ یەکێتی و کۆی لایەنەکانی دیکە کار لەسەرەوە بکەن خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە بێ جیاوازی ڕەنگەکان بجێڕنەوە. هەموو کاتێکەوانەی کە هەڵە دەکەن لە ژیانیاندا دەرفەت هەیە بۆی خۆی دەرباز بکە لەو هەڵانە یاخود خۆی پاک بکاتەوە و ئاشت بێتەوە لەگەڵ جەماوەر و لەگەڵ لایەنە سیاسیەکان. پارتی دیموکراتی کوردستانیش دەرفەتی لە بەردەما بۆ ئەوی
و بە تایبەتی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە هەمیشە بەرژەوەندی گشتی گەلی کوردستانی لە پێش بەرژەوەندی تەسچی حزبایەتی داناوە بۆیە لە ڕابردوشدا کە بینیمان باسم کرد لە سەرەتا لە دوای خیانەتی سیوێکی ئاب یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەی بەلانە بەڵام بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان لێخستە پێش بەرژەوەندی تەسچی حزبایەتی ڕێکەوتنی لەگەڵ پارتی ئیمزا کرد و بە لستێکدا بەزین لە چەند هەڵبژاردننی شەبەیەکەوە بەشداریمان کرد و هاوپەیمانی کوردستان پێکەندرا بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەلی کوردستان و بەشداری کارا لە نووسینەوەی دەستوری عێراقا و مافەکانی گەلی کوردستان تێدا بچەسپێنرێ بەڵام پارتی هەمیشە ئەگەر لە هەنگاوێکە نیازپاچی نیشاندا بۆ ئەوی بەرژەوەندەکانی خۆی جێبەجێ بکە دوای ئەوەی ئامانجەکەی خۆی پێکە پشت دەکاتەوە ڕێکەوتنەکە دوای ڕێکەوتن بینیمان لە پێکەنانی ئەو کابینەی کۆتایی کە زۆر بەڵێنی دا و ڕێکەوتنی ئیمزاکرا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تەنانەت بۆ گەڕانەوەی کەرکک بۆ ژێر دەسەڵاتی کورد بۆ ئەوەی کوردێک بێتە پارێزگار لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنیدا بەڵام دوای ئەوەی حکوومەتەکەی پێکێنا پاشگەست بۆ لەو بەڵێنەوە ئێستا ژێر بەژێر پاڵپشتی لە پارێزگارێکی بەعقلێت شۆڤێنی و خەریکە بڵێم بەعسیت چونکە دائیمان حکومڕانیەکەی لەو شێوەیە بەڵام نەک ئەوەی کوردێک لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان ببێت بە پارێزگاری کەرکووک ئەمەش هەر جۆرێکە لە خیانەت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دووبارە چاوپۆشی لەوانش دەکەینەوە هەر وەک لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ 27 ساڵەی سیوێکی خیانەتی سیوێکی ئاب ئاماژەی پێکردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئامادەیە لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان چاوپۆشی لەو بابەتانەش بکە بەڵام ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بێوێ دووبارە لەگەڵ هاوڵاتیان و گەلی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسەکان و بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئاش بێتەوە بەڵکو شێوازی حکومڕانی لە تاکڕەوی لە دەسەڵاتە و لە قۆرخکردنی هەموو جونگە سەرچیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بێتن ئەوانە وەلا بنێ بەرژەوەندی تەستی حیزبایەتی و کەسی بەلا بنێ بێتن لە پێنا بەرژەوەندی گشتیان دەکەنگاو بنێ ئەکیت دەرفەتی ئەوەی دەبێت بەڵام بەداخەوە من ئەوە چاوەڕوان ناکەم لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەوە بکە چکاگە بیکرد بە لەم هەموو کابینەیەک بە دوایەکەی کە پێک هاتووە ناکرێ لە سەرۆکی هەرێم هەر لە هەمان حیزب و هەمان خێزان سەرۆکی حکوومەت لە هەمان حیزب و هەمان خێزان سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکان وەزارەتی ناوخۆ دام و دەستگاکانی تریش چی شوێنی گرنگە لەژێر دەسەڵاتی یەک حزب بێ ئەی باشە حیزبەکانی تر ئەو هەموو خەبات و قوربانی و مادیبوونیان لە پایچی کە پێمان بڵێن هاوبەشین لەم حکومڕانیان بەرگەی ئەوەشمان گرتووە ئێستا کە لایەنی ئۆپۆزیسیۆن ڕەخنە دەگرن ڕخنە ئاراستی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەکەندەنێن ئێوە هاوبەشن لە دەسەڵاتی لە حکومڕانی بەڵام بەداخەوە کە ئەو بڕیارانەی کە پارتی دەیدا یاخود ئەو حکومڕانی کە ئەوان دەیکەن ئەوە حکومڕانیەکی دیکتاتۆریە و فەرمانڕەوایەکی تاکڕەویە لە دەسەڵاتە هاوبەشینیە لەگەڵ لایەنە سیاسەکانی تر و دەرەنجامەکەشی بینیمان کە ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی خراپ و نەخوازراودا ببرێ بەڵام ئەگەر ئەوەندەشی ماوە بتوانین شای بدەینە بەرێو ڕێگری بکەن لەوەی کە زیاتر بە ئاراستەیەکی خراپ بچێ ئەوە دەرفەتی لە بەردەمە بێتن بەستی ئاشتی بۆ لایەنە سیاسەکان درێژ بکە و بتوانێت هەڵەکانی ڕابردووی ڕاست بکات. سپاس ڕابی حەخان کاگارە زۆر بە کورتی دوا قسەی جەنابێت. هیوادارین ئەم هەڵانەی ڕابردوو دەرسێکی گەورەبی بۆ پێداچوونەوە بە چارەسەرکردنی ئاراستەی سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دووبارە نەبوونەوەی ئەم خیانەتە گەورانی کە لە مێژوو کراوە لە کۆتاییش دروست بۆ جانی پاچی شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلی کورد لە هەر شوێنێک. سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بیت بۆ ستۆدیۆ. سپاس بۆ خاتۆ ڕابی حەحەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونی جەنابی شەبڕێزان پانۆرامەتان پێشکەشکرا. سپاس کەی وەشتا ئێستا بینەر بوون. بەخێر بیت.